زبڵ و خۆڵ و خاشاک جێگەی تابلۆ و پەیکەری هونەری و دیواری نەخشێنراوی گرتوۆتەوە لە پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووک. ئەگەر بەسەردان ڕووبکەیتە پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووک دڵت تەنگ دەبێت بەهۆی ئەم خۆڵ و زبڵەی بە دەوری پەیمانگەکەدا کۆبۆتەوە. جگە لەم ڕێگا خراپەی کە دەچێت بەرەو پەیمانگاکە جابیر بکەرەوە خوێندکاری ئەم پەیمانگا پڕ لە بەهرەیە بیت و بەیانیان لەگەڵ گزنگدا بەعودێک یاخود کەمانچەیەک یان فڵچە و بۆیە و کەرەستە هونەریەکانتەوە بەم ڕێگا پڕ لە تاسە و بەناو ئەم هەموو خۆڵ و زبڵ و پاشماوەیەدا بەرەو پەیمانگا بچیت دەبێت چ هەستێکت بۆ دروست بێت. دۆخی ئاڵۆزی سیاسی وڵات کەشێکی دروست کردووە هیچ کەس ویلایەنێک بیری بەلای هونەر و ئەکادیمیای هونەری دانەچێت. ئەوە تا ئیدارەی پەیمانگاکە ئەرکی ئیدارەی پارێزگا و شارەوانی دەخاتە کۆڵ و شۆفڵ و گرێ دەردێنێت و لەسەر ئەرکی خۆیان چواردەوری پەیمانگاکەیان پاک دەکەنەوە، بەڵام دوای هەفتەیەک وەکو خۆی لێ دێتەوە. ڕاکان جبوری و ئیدارەکەی دەتوانێت کردتاو بگەینێتە گوندی ئەلبوونەجم لە باشووری کەرکووک کە کەسی تێدا نیە، بەڵام ناتوانێت ڕێگەیەکی 500 مەتری قیرتاو بکات کە لە ناو شاردایە و بە سەدان بەهرەمەندی بەتوانای لە کورد و عەرەب و تورکمان و ئاشور تێدا دەخوێنن. لە هەموو ئەمانە سەیرتر پەیمانگای هونەرە جوانەکان لەم شوێنە دوورە دەستا حکوومەت پاسەوانی بۆ دابین نەکردووە کە پڕە لە کەرەستەی هونەری و شتومەکی بنرخی هونەری. جارێکی چەند دزێک چوبوونەنی ئەم پەیمانگایەوە و چەند شتێکیان دزی بوو. ئێستا لەسەر ئەرکی خۆیان پاسەوانیان بۆ دابین کردووە. ئەم پەیمانگایە سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمە و لە ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقا. بەم هۆیەوە لە هەردوو دین بووە، نە حکوومەتی هەرێم ئاوری جددی لێ دەداتەوە نە حکوومەتی عێراق. بەڵام نابێت ئەوە لەبیر بکەین. هونەرە جوانەکانی کەرکووک جگە لە مامۆستای ئەکادیمیست و شارەزا خاوەنی چەندین خوێندکاری بەتوانە و لێ هاتووە. لە ڕابردووشدا چەندین هونەرمەندی بەتوانای پێگەیاندووە لە هەموو کایە هونەریەکاندا.